وتی بەڕاستی مامۆستا ئەمن و خاڵەوای لێکردم ناخۆشترین شت لە ژیانە شۆفێری تەکسیە. وتم برا وەڵی سرم لێ تێک چوو. تۆ لەمە پێش ئەوەندەت خاڵی ئیجابی باس کرد بە جوانی باسی شۆفێری تەکسیت کرد خەریب واز لە مامۆستایەتی بێن وچم شۆفێری تەکسی بکەم. ئێستا واد لێکردم هەر تۆ واد لێکردم هەر بێزم لە تەکسی دەبێتەوە. ئەڵم خوالێت بە زیابەت چانی هەرچی بکەم چانە شۆفێری تەکسی نیم. وتی مامۆستا ڕێگاکە دووربیستمی قسەی خۆشت بۆ بکەم ئەوە نمونەیە لەسەر ژیان. ژیان ئاوایە ئەتوانی بەدیوێکە سەیریکەی سەیری پیشەکەی خۆتکەی وا بۆ خۆتی بڕازێنەوە هەموو خەڵک بەخیلیت پێبەرێ هەر خۆت حەسوودی بە خۆت دەبێت ئەڵی تۆ بڵێ من شەیەم هەیە خۆتی کاکە دەرونی خۆت وا لێ بکە وا بزانێ هیچ کەس نییە لەم سەر زەوێدا بەقەدەر تۆ مرتاح بێ بەقەدەر تۆ پیشەی خۆش بێ ئەشتوانی بەدیوێشکەوە سەیری ژیانت کەی سەیری پیشەکەت کەی سەیری گوزەرانت کەی سەیری موچەکەت کەی سەیری کارەکەت کەی وا بە ڕەشی بێڕوانێ وەکو چۆن زەمی شۆفێری تەکسیم کەی تا تۆ لە تەکسیە ترسی ئەتوانی ژیانی خۆش دوا لێ بکەیت. بەڵێ بەڕێزان بەڕاستی ئەم نمونانە جوانن وەڵڵاهی ژیانی هەر یەکێک لە ئێمە وایە بڕواتان هەبێت دەتوانین وەکو شۆفێری تەکسی کە مەدحی کرد ئەوە نە بە جوانی سەیری ژیانی خۆمانکەین بەردەوام بڵین پەروەردگارە بمان بوورەکە نەمانتوانیوە سوپاست بکەین بەخوا من وەکو خۆم وام الحەمدولله بڕواتان هەبێت مەلایەتی بانخوازیم قەت وەکو پیشەینان پەیداکردن سیر نەکردووە هەر تەنانەت سوپاس بۆ ئەڵڵا پێویستیشم پێی نەبووە بەس وەڵڵاهی چێژێکی لێ وەردەگرم ئەو کاتانی کە هێشتی بێت یان لە مزگەوت وتار بدەم یان ئێستا کە لە ماڵی خۆمان وتارەدەم و ئەزانم هەموو ئەو شارەهی منە ئەوە نەحەز بە مرتاحی دەکەم خەڵکێکی شەیە ڕۆژ دەژمێرێ ساڵ دەژمێرێ بەس خانە نشین بێ بەس لەو پیشەیە ڕزگاری بێ جەنابەت هەر پیشەیەکت هەیە تەنانەت کرێکاری ئەوەندە حەز بە پیشەکەت بکە دەروونت مرتاح کە جا کە دەروون مرتاح بوو ها حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی جوتیاری و کشت و کاڵکردن بەو هەموو ناڕەحەتیەوە کابرا ئەوەنە دەرونی چێژی لێبینیوە لە بەهەشتیشە حەزی پێیەتی ئەڵێ خوایە لە بەهەشتیشە حەز دەکەم جارێشکە کشت و کاڵ بکەمەوە